ئێرە حاجی ئۆمەرانە جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زستانی بە بەفربارین تێدەپەڕێت. لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوو بەردەوام لێرە بەفرباری وە. ئەو شەپۆلە لەو کۆتایی بڵێن ئەو شەپۆلە بەهێزەی ناوچەی باڵەکایەتی گرتەوە توانم لە ماوەی 18 تا 19 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 4 مەتر بەفرباریوە. ئەوە شۆکارێکە گە جیاوازەکەی تەماشا بکە لەگە ساڵی پار 4 مەتر و نیو بەفرباری بەڵام لە ماوەی زیاتر لە 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان 18 ڕۆژ و 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان گەلێک زۆرە. حاجی ئۆمەران دیارێکەکە لە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستان بەفرێکی زۆری تیا دەبارێت. وەکە بینن لە ئێستادا ڕێژەی بەفربارین لە زۆر شوێنێک مەتر و نیوێکە لە هەندێک شوێن تا شوێن ڕێژەی بەفربارینی تیادا جیاوازە. سەرما و بەستەڵەکی حاجی ئۆمەران بە جۆرێکە ژیانکردن لەو ناحیەیە سەختە کەچی حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی بەسەر خانەوادەکانی ناحیەکەدا دابش کردووە. وەکو ناوچەکانی تر یەک بەرمیلتان وەرگرتووە و بەرمیل نەوتە کۆتایی پێ نەهاتووە. کار بە کۆتاییە ئەرێ وەڵا کۆتایی پێ هاتووە و پێویستن بەخوا بەدە بەرمیلیشە ئەگەر بیستێنین بەخوا 200 لیترەکە بەس بۆ سەماوارە ڕاستی 200 لیترەکە بۆ ئەوی نییە بۆ سۆبەی هەر دەبێ وەچیا ئەوەی گوتی دەبێ بۆنی کەین و تەماشایکەین دەنا 200 لیتر بەخواگە بەس بۆ سەماری بەکاری دێنین دەنادا پێت بڵێم نەود لە حاجی ئێستا وەک تریاک لێ هاتووە دەنا حاجی ئۆمەران خوا قبوڵ دەکە حاجی ئۆمەران ئەو بەفرە و سەرمایە بێ حیسابی شارەکانی دیکەی بۆ بکەیت 200 لیتر لایەقەت 400 لیتر دابایە. کۆڵانەکانی ئەم شارەدەیە زیاتر لە مەترێک بەفریان تایە و تەنها ڕێگای پیادە هەیە هاوڵاتیان بۆ کاری پێویست نەبێ بەهۆی سەرماوە ناتوانن لە ماڵەوە بێنە دەرەوە. یعنی هەرچی سیارە ناگاتە ماڵ ئەگەر ئەو گەراجان نەبن یعنی کابرا هاتووی پێ ناکرێت دەبێت سیارە گراجی بەجێ بەخۆ بە پیان بچۆمە لەگەرا ناکرێت ئێستا زیاتر لە مەتری زیاتر تێدایە مەتر و 20 مەتر و 15 تێدای ئێستا کۆڵانەکان پاک ناکرێنەوە بۆ نێوان ئەگەر کەمش تێت بەس ئەگەر زۆر بکەی بەخوای ئەوانش بۆیان ناکرێت لە بەرۆی زەحمەتە دەرناچی. چەند ڕۆژە هاتووی نێو ماڵان پەچکەوتووە بە ئۆتۆمبیل تقریبا ئێستاش ئەگەر دەبڵ ئەکسل زنجیری بەستی دەردەچی ئەگە ناسیارێکی قەمەرە سیاری بچووک دەرناچی لە مێژە یعنی دەوری 20 ڕۆژ مانگێک دەبێ مەسیار مرتۆ ماڵێ 15 ڕۆژ زیاترە. ماوەی 20 ڕۆژە بەفربارین لە ناحیەی حاجی ئۆمەران بەردەوامی هەیە بە ڕێژەی جیازیا وەکتی مەکانی بەفڕاماڵی ناماژەیان پێدا لە ماوەی ئەم ڕۆژانەدا 4 مەتر بەفریان ڕاماڵیوە. ناوچەکە کەشێکی زۆر ساردی هەیە و پلەکانی گەرما بۆ ژێر 0% دابەزیون. هاوڵاتیانی ناوچەکە شوەکە ئاماژەی پێدەن پێویستی زۆریان بە سوتەمەنی هەیە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پێیام ناحیەی حاجی ئۆمەران.